لیواڕۆکن جەودەت جیهاد بەرپرسی سەنتەری کەرکووک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی سەبارەت بە کاردانەوەکانی هەڵۆشاندنەوەی حەشدی تورکمانی لەگەڵمانە بێت. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەڕێز لیوا جەودەت، کاریگەریەکانی ئەو هێزانە یاخود ئەو هێزە لەو ناوچانە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، وەکو شتێکی ڕوون و ئاشکرایە جۆرێک لە ڕێکخستن یاخود لە شێوازی دابەشکاردنی لیوا و فەرماندە سەربازیەکان هەن و ئەمانە پەیوەندیەکی زۆریان بە سیستەمی استراتیژی دەوڵەتەوە هەیە. بۆیە زۆری پێکێنانی با بڵێن لیوا و فەرماندەی و ناونانی بە ناوی نەتەوەیەکی دیاریکرا و پێکاتەیەکی دیاریکرا و ئەمانە خزمەتی نیشتیمانی ناکەن، بەڵکو باشتر وایە یەک ناو هەبێت و ئەو یەک ناوە بە ناوی هێزە ئەمنیەکان بێت و ناو و ناتۆرەی دیکە نەبێت و ئەمان لەژێر فەرمانی سەرکردایەتی ئەمنی دابن وە لە ناوچەیەکی دیاریکرا و کاری خۆیان بکەن. هەر لایەک و لایەن یاخود پەیوەندی داریکراوەکان هەوڵ بدەن کە خاڵە لاوازەکان پڕ بکەنەوە و دژی هەڕەشەکان بوەستنەوە کە ببنە مای هەڕەشە بۆ سەر ناوچەکە. زۆر باشە. ئەو هێزە بۆتە بەشێک لە پاراستنی ناوچەکە و خەڵکی ناوچەکەیان بۆتە کێشە. بە گوێرەی ئەوەی ئێمە سیرمان کردووە، بە گوێرەی ڕووداوەکانی ئێستا لەو نەوچانەدا ئەومان پێ دەڵێن کە بوونی ئەم هێزە زۆرێک لە کێشەی دروست کردووە لەلای خەڵکی ناوچەکە. هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان ئەو ناوەیان نەماوە کە پێشتر هایان بوو و ئێستا هەرچەندە ئەمان هەمان ئامانج و هەمان کار دەکەن، بەڵام ئەوەی گۆڕاوە بە چوونەتە ژێر فەرماندەیی سەرکردایەتی ئەمنی ناوچەکە و ژێر فەرمانی ئەوان کار دەکەن. سەبارەت بە کارەکانیشان بە گوێرەی ڕۆگەیەکی دروست و فەرمانی سەرکردایەتی هێزە ئەمنیەکان هیچ کێشەیەکی نییە، بەڵام جگەلەوە دەبێتەوەی دروستبوونی کێشە لە ناوچەکان. باشە، ناوچەیەکی وەکو خوڕمات و وەکو کەرکووک پێویستی بە هێزێکی نیشتیمانی فەرمی هەیە یان هێزی پێکاتەیەک؟ وەکو ئاماژەمان کرد، هێزی سەرەکی و ئەو هێزەی پێویستە لە ناوچەکاندا ئەمنیەت پارێزی و هێزی دەوڵەتیش بە ئامانشەوە پێویستە یەک ناوی دیاریکراوی هەبێت. ئەو ناوە بەرگری لە هەموو ناوچەکان بکاتەوە لێبۆکانی و دابشکاریەکانی و هەڵگرتنی ناو و ناتۆرەی جیاوە بە ناوی با بڵێن پێکاتەیەک. بەڕاستی ئەمە یارمەتی دەرنیە لەوەی ئەرکە نیشتیمانەکان بە باشی ڕاپەڕێنرێن بە تایبەتی لەلایەن هێزە ئەمنیەکانی ناوچەیەکی دیاریکرا. سەرکردایەتی پێویستە یەک سەرکردایەتی بێت، چونکە دەرکردنی بڕیارێکی ئەمنی پێویستە لێک سەرچاوە بن. باشە، دۆخی ئەمنی کەرکووک و ناوچەکانی دیکە چۆنە لە ڕووی ئەمنیەوە ئێستا؟ بەگشتی بارودۆخی کەرکووک وەک ئاشکرایە بارودۆخێکی با بڵێن ئاستێکی جێگیردان نییە. هۆکارەکەش چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە کاری داعش و جمزۆڵی داعش زیادی کردووە و ئێمە پێشتریش گوتومانە کە داعش دوو کاری سەرەکی هەیە، کارێکی نێوخۆیی کە لە نێو شارە و کارێکی دەرەکی لە دەرەوەی شار. بۆیە پێویستە کە ئەو حاڵەتانە تێبینی بکرێن و بە گوێرەی دامەزراوە ئەمنیەت تایبەتمەندیەکانی ناوچەیەکی دیاریکرا و چارەسەر بکرێن. وەکو ئاشکراشە داعش هەوڵی قۆستنەوەی دەرفەت و کاتی دیاریکراو دەدات بۆ ئەوەی کە بتوانێت ئاراستە و ئامانجی خۆی لە شوێن و کاتی دیاریکراودا بپێکێت و هەر ئۆپەراسیۆنێک بێت ئەنجامی بدات و ئەو ئۆپەراسیۆن و کردە و جم و زۆڵانەش ڕەنگە ئێمە بەرەو شتێکی دیکە پەلکێش بکەن، چونکە زۆربەی کات ئەو ئۆپەراسیۆن و جم و زۆڵانە پلانن و دەیانەوێت سەرنجمان ڕابکەشتن وە شتێکی دیکە لەسەر ئاستێکی فراوانتر لە ناوچەیەکی دیکە بپێکن، یان لە نزیک کەرکووک بێت یاخود لە ناوچەیەکی دی. زۆر باشە. بوونی ئەو هێزانی کە هێزی تایبەتن، هێزی پێگاتە و هێزانی ترکە لە کەرکووک هەیە، نەبوونی هێزی فەرمی تا چەند وە ئاکات مەترسیەکانی داعش لەسەر کەرکووک و ناوچەکانی دیکە زیاتر ببێ؟
والله مثل ما هو معروف وەکو دەزانرێت زۆری هێزە ئەمنیەکان ئامانجی پڕکردنەوەی خاڵە ئەمنیە لاوازەکان و بۆشایی ئەمنیەکانە، چونکە وەکو دەزانن بۆشایی کارکردن و بازنەی کارکردن بازنێکی فراوانە پێویستی بە چەندین با بڵێن هێزێ بۆی لەو ناوچەی کار بکەن، بەڵام ئەگەر بێت و ناوی دیاریکراو هەبێت لەو شوێنانەوە هەر یەکەیەکیان با بڵێن بە شێوازێک فەرمان دەربکات و سیاسەتدا بڕێژێەوە هەر گروپە و بە شێوازی خۆی کار بکات، ئەمە بە پێچەوانەوە کارێکی باش نیست. وەکو دەزانێت داعش کاتێک کردەوەیەک یاخود جموزۆڵێک ئەنجام دەدات لە ناوچەیەکی دیاریکراو هێڵێکی هەواڵگری بۆ ماوەیەکی درێژ دادەڕێژێت، کاری ڕۆژ و دوو ڕۆژ نییە، بەڵکو ماوەیەکی زۆر خەڵکی کارکردن ڕەنگە بگاتە چەندین مانگ و لەسەر بنەمای ئەو مانگە کارکردنە هەواڵگریە دەتوانێت داڕشتەیەکی باش بۆ جموزۆڵەکانی بێنێتە دەرەوە و تاکە ئامانجیشی لەم کارە لێدان و زیان پێگەیاندنە لە ئێستا و بۆ ئەوی بتوانن کە پلانی ئەمنی بپێکن و خود لێ بدەن و بارودۆخی ئەمنی تێک بدەن. بەڕێز لیوا ڕوکن جەودە جیهاد بەرپرسی سەنتەری کەرکووک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی، سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن.